بڕیارێکی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر داواکاری وەزارەتی تەندروستی لە 20 کانونی دووەمەوە وەرگرتنی ڤاکسینی کۆرۆنا دەبێتە مەرجی دەوامکردنی فەرمانبەران. لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە سنووری پارێزگای هەولێر کەمترین هاوڵاتی ڤاکسینی کۆرۆنای وەرگرتووە. تەنها 20% هاوڵاتیان لە هەولێر بە هەموو چین و توێژەکانەوە ڤاکسینی کۆرۆنایان وەرگرتووە. بۆ کەسانێکەوە لە دام و دەستگا حکومیەکان دەوام دەکەن، یەکێک لە ڕێکارە گرنگەکان ئەوەیە کە لەمە دوای 20/1/2022 دەبێتە ئیجباری و ئەو کەسێکەوە کارتی ڤاکسینی نەبێ یان ڤاکسینی وەرنەگرتوێتن ئەستەم دەبێت بۆ دەوامکردن و بۆ ڕایکردنی کارەکانیان. شەپۆلی چوارەمی کۆرۆنای گۆڕاو کە ئێستا بە ئۆمیکرۆن ناسراوە چەند حاڵەتێکی توشبوو لە هەرێمی کوردستان تۆمار کراوە. جۆری ڤایرۆسی ئۆمیکرۆن جیاوازتر لە ڕابردوو خێراتر بڵاو دەبێتەوە و کاریگەریشی لەسەر هەموو تەمەنەکان دەبێ بە منداڵانیشەوە. یەکێک لە ڕێکارە سەرەکیەکان ئەوەیەکەوە پێویستە هاوڵاتیان هان بدرێن بۆ ئەوی ڤاکسین زیاتر وەربگرن، چکە بە شێوەیەکی گشتی ئەو ڕێژەیەکەوە لە هەرێمی کوردستان و لە هەولێر هەیە تاوەکو ئێستاکە لەو ڕێژەیە نییەکەوە ئێمە چاوەڕوان بووین یاخود کە تموحی ئەوەمان هەبوو نزیکەی 40% ببێتن، بەڵام تاوەکو ئێستاکە لە 20% تەپەڕی نەکردووە. بە تایبەتیش لەوانەیە لە شوێنە دوورە دەستەکان سەرڕایەوەی ئێمە نزیکەی 50 بنکەی ڤاکسینمان هەیە لە سنووری پارێزگای هەولێر. ماوەی 2 مانگ ئێمە تیمی مۆبایلمان هەبووە، تیمی گەڕۆکمان هەبووەکەوە بڕۆنە ئەو شوێنانەیەکەوە خەڵک نایگاتێ یان شوێنە گشتیەکان. لە بەرنامەشدایە تیمە گەڕۆکان دووبارە دەست بەکار بنەوە بۆ دابینکردنی ڤاکسین. بەپێی ئامارەکانی وەزارەتی تەندروستی تا ئێستا لە هەرێمی کوردستان زیاتر لە 3,700,000 کەس پشکنینی کۆرۆنای کردووە. لەو ژمارەیەش نزیکەی 400,000 کەسیان هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا بوونە. لە توشبوانیش 7,166 کەس گیانی لەدەستداوە. تا ئێستا 1,170,000 کەس ژەمی یەکەم و 873,000 کەسیش هەردوو ژەمی ڤاکسینی کۆرۆنای وەرگرتووە. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، ئیدارەی سۆران.